سەبارەت بە سەردانی سەرۆک کۆماری ئێران بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش کە بڕیارە سپەی سەردانی هەرێمی کوردستان کات هۆکار و ئامانجەکانی سەردانەکەم پرسانە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز محەممەد علی حەکیم شرۆڤەکاری سیاسی لە تارانەوە لەگەڵماندا. بەڕێز محەممەدەم کاتتان باش. بەڕێز محەممەد و خێراتیش بۆ کوردستان 24 بۆچی ئەف سەردانە پزیشکیان گرنگە بۆ عێراق تایبەت بارێما کوردستانێ؟ بسم الله الرحمن الرحیم. خۆی بەخشندەی مێرەبان سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس و سڵاویش لە خەڵکی کوردستانی خۆشەویستمان. ڕاستەکەی ئەم سەردانە بەڕادەیەک گرنگە، دەتوانین بڵین کە باشترین دەرخەر ئەوەیە ئەمە یەکەم سەردانی بەڕێز پزیشکیانە بۆ عێراق و یەکەم سەردانیشتی بۆ وڵاتانی دەرەوە دوای گرتنەدەستی پۆستی سەرۆک کۆمار بۆیە سەردانەکەی بەڕێز پزیشکیان لە سەروبەندی ناهەمواری و پشێویەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەروی هەمووشیانەوە دوای کوشتنی سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس و شەڕی غەزە. بۆیە من دەتوانم ئەوە بڵێم ئەم سەردانە بەر لە هەموو شتێک سێ پەیام و سێ ئامانجی گرنگی هەیە سەر ئاستی نێودەوڵەتی، نێوخۆیی و هەرێمی. دیارترین پەیام ئەوەیە جەختکردنەوەی لەوەی کە سەرۆک کۆماری ئێران سەرۆک کۆماری ئێران ئەو پەیامە دەگەێنێت کە هەرچەندە ڕووی سەرۆک کۆماری ئێران واتە سەرۆکەکان بگۆڕن پارێزگار بێت یاخود هەر لایەنێکی دیکە ئێران هەرگیز دەستبەرداری بەرەی مقاومە نابێت. ئەمە پەیامی یەکەمە. چونکە بەڕێز پزیشکیان سەر بە ڕەوتی ریفۆرم خوازانە، بەڵام ئێران دەستبەرداری بەرەی مقاومە نابێت. ئەمە پەیامی هەرە گرنگە. لە هەمان کاتدا سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچەکانی عێراق ئەمە دوای 110 ساڵە لەوەی کە با بڵێین سەرۆک کۆماری عێراق سەردانی پارێزگای ئابووری عێراق و پارێزگای ئابووری عێراق بەسڕێ کرد بێت. بۆ پێم وایە سەردانەکە چەندین دۆسیەی لە خۆگرتووە، دیارترینیان دۆسیەی ئابوورین و بۆ هەردوو لا عێراق و ئێران گرنگە. زانیاری هەیە لەسەرەوەی ئەو دۆسیانەی کە بەڕێز پزیشکیان لەگەڵی خۆی هەڵی گرتوون زیاتر هەوڵ و ئامانجی ئێرانن بۆ بەدەستهێنانی ئەو پارانەی کە لە لای عێراقن و مڵکی ئێرانن لە هاوردەکردنی گاز و کارەبا لە ئێران بە شێوازێک ببێتەوەی کەمکردنەوەی ئەو قەیرانەی ئێستا ئێران تێدایە. بەڵێ بەڕێز محەممەد پێتان وایە هۆکاری سەردانی پزیشکیان بۆ هەرێمی کوردستان تێگەیشتنی بەرپرسانی باڵای ئێرانە لە قورسایی سیاسی هەرێمی کوردستان لە عێراق؟ بەدڵنیاییەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان، چونکە سەردانەکەی پزیشکیان بۆ هەرێمی کوردستانی زۆر گرنگە و ئەمە جەختکردنەوەی لەوەی کە هەرێمی کوردستان خاوەنی بڕیاری کاریگەری خۆیەتی لە بەغدا و خاوەنی بڕیاری کاریگەری خۆیەتی لە ناوچەکە بەگشتی. هیچ کەسێک گومانی لەوەدا نییەوە ڕاستی کە هەرێمی کوردستان پەیوەندی زۆر باشی هەیە لەگەڵ ناوچەکە وڵاتان، لەگەڵ ئێران، لەگەڵ وڵاتانی دەوروبەر. هەرێمی کوردستان ئێستا بەڕاستی بە هەرێمێکی زۆر گرنگ دادەندرێت بۆ ناوچەکە بەگشتی جگەلەوەی لەسەر ئاستی عێراق گرنگە. بۆیە سەردانەکەی بەڕێز پزیشکیان هیچ کەسێک دوودڵ نییە لەوەی وە گومانی لەوە نییە کە نەک سەرۆک کۆماری ئێران بەڵکو هەر سەرۆکێکی دیکە، هەر سەرۆکێکی دیکەی بیانی ئەوروپی یاخود ئەمریکی کە سەردانی بەغدا دەکات بە هەمان شێوە سەردانی هەولێر دەکات و سەردانی هەرێمی کوردستان و دەکات و لەگەڵ بەرپرسان کۆ دەبێتەوە. ئەمە بۆ خۆی جەختکردنەوەی لەوەی کە هەرێمی کوردستان بۆ کارتێکەری هەرێمی و نێودەوڵەتی زۆر گرنگە. من پێم وایە ئەم دۆسیەیە بە جۆرێک لە جۆرەکان جەختکردنەوە شلەوەی وەک چۆن پەیوەندی بازرگانی لەگەڵ ئێران و وڵاتانی دیکە هەیە وەتەنوان عێراق و با بڵێن ئێران
بە هەمان شێوەش لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندی هاوشێوە هەیە. ئەو بازرگانی و هاوبەشە ئەمنی و فەرهەنگی و ڕێککەوتنەکانی نێوان هەرێمی کوردستان و ئێران هەموویان باڵگەن لەسەر گرنگی هەرێمی کوردستان بۆ کارتێکەری هەرێمی. زۆر باشە بەرز محەممەد دەدەما ڕابۆریدا پەیوەندێن هەرێما کوردستانێ و ئێرانی وەکە پیوست نەبووینە لە هاتنە مەسعود پزیشکیان سەرکومار ئیرانێ بۆ هەرێما کوردستانێ دخوازیتن چ پەیامێکی بگەێنێت یان ئەو پەیوەندێن سیاسی و دیبلۆماسی و ئابووری و ئەمنی لەگەڵ هەرێما کوردستانێ بەرەف کیڤە ببەن؟ من پێم وایە ئەم سەردانە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخە بەر لە هەموو شتێک بۆ فراهەمکردنەوە و سازاندنەوەی پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و ئێرانە. ئەمەش بۆ خۆی جەختکردنەوەیە لەوەی کە ڕەنگە جاروبار ناکۆکی ڕووبدات و ڕازیایی هەبێت بەڵام سەردانەکە لەسەر هەموو ئاستێک گرنگە. ئێمە هەمیشە ئەوە دەڵێین و باس لەوە دەکەین کێشەی سەرەکی عراق چییە؟ کێشەی سەرەکی عراق سەرکردە سیاسەکانن. ئەمانە وایان کردووە کە کارتێکەری نێودەوڵەتی و هەرێمی دەست لە کاروباری نێوخۆی عراق وەربدات. ئەمەش بە هەموو شێوازێک پێچەوانەی دەستور و یاسای عراقا ئەو کارەکەشی وەکو گوتم چینی سیاسی دەسەڵاتداری عراقن کە ڕێگەیان بەو دوو کارتێکەرە نێودەوڵەتی و هەرێمیێداوە دەسوەردان لە کاروباری نێوخۆی عراق بکاتەمە بە گشتی کارێکی ڕەتکراوەیە و هیچ کەسێک نابێت دەستە کاروباری نێوخۆ وڵات داوەەر بدات. بەڵام ئێستا هاوکێشەکە گۆڕاوە و بەهۆی لاوازی هێزە سیاسەکان کە ئەمان بوونەتە هۆکاری دەسوەردان بەڵام ئێمە وەکۆ عراقی چه هەرێمی کوردستان بێت چه عراق بێ بەغدا بێت لە هەر ناوچەیەکی عراق بێت و بە گشتی عراق بە کۆ نابێت ڕێگە بەوە بدەین و ڕێگەش بەوە نادەین هیچ دەسوەردانێکە بێت لەلایەن هەر لایەنێکەوە بێت چونکە پێویستە بەرژەوەندی باڵای عراق پێش بخرێت بەسەر هەموو بەرژەوەندەکاندا. بەڵام بەداخەوە چینێکی سیاسی هەیە بەرژەوەندەکانی خۆی بەرژەوەندی بەرتەسکی حزبی و کەسی و هەرێمی و نێودەوڵەتی خۆی پێش بەرژەوەندی نیشتمان خستووە وایە ئێمە دەمانەوێت بە گوێرەی دەستور و یاسا مامەڵە بکەین. بەڵێ بەڕێز محەممەد علی حەکیم شۆڕۆڤەکاری سیاسی لە تارانەوە لەگەڵماندا بوو. سپاس.